خدای بەخشندا دەمەوێت لە ڕێگەی بەڕێستانەوە جارێکی تر پیرۆزبایی لە دەرچوانی هەشتمین خۆلی پەیمانگەی تەکنیکی تایبەتی ڕواندز بکەم بە بوونەی دەرچۆنیان ئەمڕۆ لێرە ئێمە هەمومان خۆشحاڵین و خۆمان بە خۆشحاڵ دەبینین کە جارێکی تر ئامادەکاریمان کرد و بڕوانامەمان بەخشی بە پۆلێکی تر لە کوڕکچانی ئەم دەڤەرە خۆشەویستە لە پەیمانگەی تەکنیکی تایبەتی ڕواندز ئەمڕۆ 96 دەرچوو 96 دەرچوومان هەبوو و بە شێوەیەکی گشتی بۆ لە کۆی هەموو ئەو دەرچوانەی کە هەمانە لە پەیمانگەی تەکنیکی تایبەتی ڕواندز نزیکەی 1600 دەرچوومان هەیە و ئێمە لە پەیمانگەکەمان ئێستا 6 بەشی زانستیمان هەیە و هەمیشە لە پلانماندا کە بەشی نوێ بکەینەوە بە سیرکردنی ئەو پێداویستیانەی کەوا لە بازاڕی کاردا هەیە بە گوێرەی ئەوانە ئێمە لە پلانماندا کە بەشی نوێ بکەینەوە بۆ ساڵانی داهاتوو. باڵا دەرچوی بەشی تەکنۆلۆژیای زانیاریمە بەهۆی ئەوەی کە ئەو بەشێکە تاوام کردووە لە ئێستادا گرنگیشی زۆری پێدرێت و هەروەها لە پەیمانگە توانیومە بە پلەیەکی باش بەشەکەم تەواو بکەم لە پرۆژەمدا لەوەی کەوا بتوانم خزمەتی میلەت بکەم و لە بواری خۆم بە شێوەی ئۆنلاین بێت و بە شێوەی خزمەتکردن لە ناوەندەکان بێت ئەتوانم بەردەوام بم. محەممەد حەمەد لادە خەڵکی باڵەکایەتیمە قوتابی بەشی ئینگلیزیمە لە پەیمانگای تەکنیکی تایبەتی ڕواندز. وەڵا ئینشاءڵڵا دەمەوێ ببم بە مامۆستا ئینگلیزی و خزمەت بە کوردستان بکەم و خزمەتیش بە قوتابیان بکەم بۆ ئەوەی لە داهاتوو بتوانم سوودێکمە بێ بۆ وڵاتەکەم و بتوانم نوێیەکی باش لە بچووکەکان پێ بگەێنم و هەوڵدەم زمانی ئینگلیزیان زۆر بە باشی فێرکەم بۆ ئەوەی بتوانن لە داهاتوو ئیش و کاری خۆیان لەسەردا ڕاپەڕێن. سەرەتا بەناوی خۆی گەورە و بەخشندە و مەهرەبان سپاس بۆ خوددا، دواتر سپاس بۆ دایک و باوکم، دواتر سپاس بە هەموو مامۆستانەی کە بە پەروەردەکانی زانستی و پەروەردەی ئاینی و هەموو بنەماکانی پەروەردەی یارمەتی دەرم بوون تاکو من گەیشتمە ئەم ڕۆژە. ئەمڕۆ ڕۆژی دەرچوونمە لە پەیمانگەی تەکنیکی تایبەتی ڕواندز. من ئارام سەباح حوسێنم دەرچووی بەشی تەکنۆلۆژیای زانیاریمە. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە من دەرچووی ئەم پەیمانگایەم و ئەمەوێ خزمەت بەگەل و نیشتیمانەکەم بکەم و بە شارەکەم بکەم لە داهاتوودا لە کارتی حکومی یاخۆت کارتی تایبەتە ئەمێ بە هەر جۆرێک بێ لە هەر بەشێک بێ لە هەر بوارێک بێ بە تایبەت بوارەکەی خۆم کە بەشی تەکنۆلۆژیای زانیاریە ئەمەوێ خزمەت بەگەل و نیشتیمانەکەم بکەم. نام کانیڤارە خەڵکی شاری سۆرانم زۆر سپاس بۆ خۆی پەروەردیگار کە تەمەنی بەدایکم بەخشی تاوەکو ئەم ساتە وەختە پشت و پەنام بێت بۆم ئاواتی خۆم بگەم و سەبارەت بە پەیمانگە تەکنیکی ڕەواندز زۆر خۆشحاڵم کە یەکی بووم لەو قوتابیانەی کە ئەمڕۆ شادی خۆم وەرگرت و بەش زمانی ئینگلیزیەکە کە لەو زمانە عالەمیانەی کەوا پێویستە لە هەموو پەیمانگەیەک و لە هەموو دام و دەستگایەک پەری پێ بدرێت و زۆر سپاس بۆ ئێوەش. سلااو من قوتابی بەختیار ڕەحیم خانۆم قوتابی بەشی ئینگلیزیم لە پەیمانگەی تەکنیکی تایبەتی ڕواندز. من زۆر هەوڵمدا بۆ تەواوکردنی خوێندن بەڵام دەرفەت نەڕەقسە بەهۆی نالەباری ڕۆژانەمان کە لە کاتی ئەمەدا ئامادەیی بووین وازەکە زۆر لەبار نەبوو لە دوای ئەوەی کە دوورەدەستیش بوون لە دەڤەری سیدەکان دوورەدەست بوون لە هاتوچۆی بەو هۆیەوە دواکەوتین لە خوێندن. ئێستاش کە لە پەیمانگە تەکنیکی تایبەتی ڕواندز دەستم کرد دووبارە بە خوێندن لەوێ هەوڕۆ کۆتاییمان پێینا دەرچوین لە بەشی ئینگلیزی. ئێستاش بۆ داهاتوو هەوڵ دەدەین زیاتر بەردەوام بین لە خوێندن ئەگەر بۆمان بڕەخسێ ئینشاءڵڵا هەوڵ دەدەین دووبارە بچینە خوێندن بۆ زانکۆ بۆ ئەوەی دۆ نەوەی داهاتوو بتوانین ئانی شتێکیان پێ ببەخشین کە بۆ ئەوەی ئەوانش ئیسفادەیەکمان لێ بکەن. ناوم حەسەن میرەحمەد عیسایە دانیشتووی سۆرانم دەرچووی پەیمانگای تەکنیکی تایبەتی ڕواندزم بەشی زمانی ئینگلیزی. بەڕاستی ینی زۆر خۆشحاڵین ئەمڕۆکە لێرە ئامادەینەوە وەکو ئەوایلی یەکەمیشی خەڵاتمان پێبەخشرا و
ینی لە هەر بوارێکی ژیان ئینسان هەوڵی بەرەو پێشچوونەدا بە تایبەتی لە پرۆسەی علم و زانست و پەروەردە و فێربوون بە تایبەتتریش لەو بەشەی کە دڵخوازی خۆتە ینی زۆر سوپاسی خودایی گەورە ئەەکەم کە توانای پێبەخشین و کە ئەم ڕۆژە بە سەرکەوتوی تەواو بکەین و سوپاسی ئەندامانی ماڵەوە ئەکەم یەکە بەیەکان و سوپاسی مامۆستا بەڕێزەکان و هەموو قوتابیەکان دەکەم کە هاوکارم بوونە و پشتیوانم بوونە و هاندەری باش بوونە و کە ئەم ڕۆژە بە سەرکەوتوی تەواو بکەین و پیرۆزبایی لە هەموو ئەو خوێندکارانش دەکەم کە لەگەڵ ئێمەدا ئەم قۆناغیان تەواو کرد بە سەرکەوتوی هیوادارین لە داهاتوو بتوانین کە خزمەتێکی باش بکەین بە گەل و وڵاتمان ئەوەی لە تواناماندا بێ درێغی ناکەین و هەوڵە دەین ئینشاڵڵا چەند بتوانین لەو بوارەیە خۆمان بەرەو پێش ببین و سوود بە کۆمەلگاکەمان بگەینین. زۆر سوپاس بە خێراتنی ئێوەش دەکەم، دەستان خۆش بێ و بەخێر بێن.